چیرۆکی دامەزراندنی کۆمپانیای سامسۆنگ، ئەو کۆمپانیایی کە لە بەرهەمهێنانی برنجەوە دەستی پێکرد. کۆمپانیای سامسۆنگ تەنها بە بەرهەمهێنان و دروستکردنی هەندێک لە ئامێرە ئەلیکترۆنیەکان و تەکنۆلۆژیای بچووکەوە نەوەستاوە، بەڵکو خاوەنی چەندین پیشەسازی گەورە و زەبەلاحە، وەک دروستکردنی کەشتی هەڵمی و دروستکردنی بینە زۆر بەرزەکان. سەرەتای دەستپێکردنی کۆمپانیاکە زۆر سادەتر بووە لەوەی کە ئێستا هەیە. لەسەر دەستی هۆ ئیم بیۆنگ کۆمپانیاکە بە بەرهەمهێنانی برنج و ئامادەکردنی خوری دەستی پێکرد لە کاتێکدا بارودۆخی جیهان لەبار نەبوو بۆ هیچ جۆرە کارێک، بۆی ئەوەی جیهان لە سەروبەندی دەستپێکردنی جەنگی جیهانی دووەمدا بوو. لەگەڵەوەشدا کۆریا لەلایەن ژاپۆنەوە داگیر کرابوو، بەڵام هۆئیم سوور بوو لەسەرەوەی دەست بە پرۆژەکەی بکات. هۆئیم کاتێک نرخی برنج نزم دەبوویەوە دەستی دەکرد بە کڕینی، دواتر کە نرخ بەرز دەبوویەوە بە قازانج دەیفرۆشتەوە، بەرەبەرە لەو بوارەدا توانی سەرکەوتوو بێت. هەرەوەش وای کرد کە بیر لەوە بکاتەوە لەگەڵیدا کاری گواستنەوەش بکات، دواتر لە بانک قەرزی کرد و چەند زەویەکی کڕی بە هیوای ئەوەی دواتر بە نرخێکی گرانتر بیفرۆشێتەوە یاخود بەرهەمهێنانی تێدا بکات. بەڵام ئەم جارە بەخت یاوەری نەبوو، چونکە جەنگ لە نێوان ژاپۆن و چین هەڵگیرسا. ئەوەش بووە هۆی ئەوەی نرخی زەوی بە ڕێژەیەکی بەرچاودا ببەزێت. ئەمەش بووە یەکەمین لێدان کە لی کەوت، بەڵام هەر بەردەوام بوو. دواتر لە ساڵی 1938 دووەمین کۆمپانیای فەرمی کردەوە، ئەویش کۆمپانیای سامسۆنگ بوو کە بە واتای سێ ئەستێرە دێت. کۆمپانیاکە سەرەتا بە بازرگانی نۆڵدز دەستی پێکرد، بەڵام بەپێی تێپەڕبوونی کات سامسۆنگ بەرەو ئامانجێکی تر هەنگاوینە، ئەویش پیشەسازی تەکنۆلۆژیا بوو. لە ساڵی 1969 یەکەمین تەلەڤیزیۆنی دروست کرد. دواتر لە ساڵانی هەفتاکاندا دەستی کرد بە دروستکردنی ئامێرە ئەلیکترۆنیەکان و کەلوپەلی ناوماڵ وەکو فڕن و مایکرۆوەیڤ و بەفرگر. بەو شێوەیە کۆمپانیاکە بەردەوام بوو لە گەشەسەندن داگەیشتە ئەوەی لە ساڵانی هەشتاکاندا یەکەمین کۆمپیوتەری کۆری دروست کرد. پاشان دەستیان کرد بە دروستکردنی کەشتی هەڵمی زەبەلاح کە قەوارەیان هێندەی شارێک دەبوو. هەروەها دەستیان کرد بە دروستکردنی تانک و فڕۆکە و بە زوێنەری فڕۆکەش. هەر بەوەشەوە نەوەستانەوە بەرەبەرە هەنگاویان نایە بواری خانوبەرە تا گەیشتنە ئەوەی دروستکردنی بورجی خەلیفەیان لە ئەستۆگرت کە یەکێکە لە بەرزترین بورجەکانی جیهان. ئەمە چیرۆکی سەرکەوتنی کۆمپانیای سامسۆنگ بوو. دڵنیابە لەوەی تۆش دەتوانیت وەک هۆئیم ببیتە خاوەنی کۆمپانیایەکی سەرکەوتوو. تەنیاوت لەبیر بێت کە بەردەوام بە و کۆڵمەدە.